ناوم شوخان علی جەبار تەمەنم 29 ساڵە دانیشتووی شاری هەولێرم دەرچووی پەیمانگەی تەکنیکی سۆران بەشی کارجێڕی کار ساڵی 2012 و دەرچووی بەشی زمانی ئینگلیزی زانکۆی لوبنانی فەڕەنسی ساڵی 2018 و ئێستا لە قوتابخانەی لارای نەحکومی مامۆستای زمانی ئینگلیزی دوای دەرچوونم لە زانکۆ بۆ ماوەی ساڵێک بێکار بووم لە ماوەی ئەو ساڵەدا هەوڵمدا لە چەند لایەنێک خۆم پێش بخەم بەشی یەکەمیان پەیوەندی بە چۆنیەتی پێشخستنی خۆم لەلایەنی شێوازەکانی وانەوتنەوە و چۆن ببی بە مامۆستایەکی باشتر لە ڕێگەی ئۆنلاین خوێندنەوە شێوازەکانی وانەوتنەوە من لە ڕێگەی تیڤی و سۆشیال میدیای ڕوانگە فرەس ئاگاداری هەلی کاری ڕوانگە فرەس بووم ڕۆژی پێشانگەکەش ڕۆیشتم و سیڤیم پێشکەشی چەند لایەنێکی جیاواز کرد وەکو مامۆستا وەکو ترانسلیتەر لەگەڵ بەشی کارجێڕی کۆمپانیاکان و هەر ڕاستەوخۆ لەوێ لە قوتابخانەی لارای نەحکومی ئینتەرویو کرام و لە قوتابخانەی لارای نەحکومی وەرگیرە پەیامی من بۆ گەنجانی کوردستان ئەوەیە کە هەرگیز کۆن نەدەن هەرگیز بێهیوانە بن هەمیشە بەردەوام بن تەنها ئاوات مەخوازن هەوڵ بدەن کردارەکانتان جێبەجێ بکەن هەوڵ بۆ ئاوات بە وڵاتانی پێشکەوتوو مەخوازن ئەوانش بە ئاسانی نەگەیشتون بەم ئاستا و ڕێگەی جیاواز تاقی بکەنەوە